سەرتا بەنای خۆی گەورە و میهرەبان دەستخۆشیان بەرنامەت لە یەکەم کاک دکتۆر پرسیاری من ئەوەیە هیچ ئافرەتێک بەبێ هۆکار ماڵ و مناڵی خۆی بەجێڵێت بە بۆچوونی تۆ ئەم ئافرەتەکە ماڵ و مناڵی خۆی بەجێهێشتووە هۆکارەکەی هاوڕەکانیەتی یاخود هۆکاری تری لە پشتە. زۆر سپاس. وەڵا ساناخان وەکو جەناب شتێکی جوانە وروژان، هیچ کەس نییە بە کێشەیەک ئینیار بێنێ و یاخود کۆتایی پێ بێنە بڵێن کێشەکە ئەوە بێ هاوڕێی بێ. بەڵام هۆکاری سەرەکی هەیە، هۆکاری لاوەکیشەیە. ینی سەبەبە ڕئیسیەکە ئەم هاوڕێیانەتی، بەڵام لێدەیە بیرکردنەوەش دەورە بینێت، بیرکردنەوەی خاتونە. ئەم خاتونە کەوتۆتە ژێر کاریگەری هەندێک لەم هاوڕێیانە بزانە کەسانی تریش کاڵە ئینسان ئازادە چێوێ بیکات. بەڵام ئێسایمە بۆ ماڕوون کردەوە هیچ کەسێک نییە ئازادی ڕەهای هەبێ خاتونجان، هیچ کەسێک نییە. من نەتوانم بە کەیفی خۆم شتێ بکەم، ناتوانم. چێس هەموو شتێ سنووری خۆی هەیە، هەموو شتێ چوارچێوەیەکی بۆ دیاری کراوەی، تر هەندێکی دین بۆی دیاری کردوین، هەندێکی کۆمەلگا بۆی دیاری کردوین، هەندێکی عمرەکەمان من لە مناڵیە کۆمەڵە شتمەکە ناتوانم بیکەم، لە هەرزەکارێک کۆمەڵە ڕفتارمەکە ناتوانم بیکەم، عمرەکە یعنی سەرم سپی بۆ ناتوانم هەندێک شتێ بیکەم. کچ هەندێک شتەکە کوڕ ناتوانێت ئەوە بکە، کوڕ هەندێک شتەکە کچ، یعنی لێرەیە جنسی ئینسانەکە، طبقەی اجتیماعیەکەی، ئاسی ڕۆشنبیریەکەی، تەمەنەکەی چیە تا دوای ئەمانە سنوور بۆ ئینساندانێ کەس نییە. چگەر ئینسان حڕ بووە دوای غەریزەکانی کەوتایە کارەسات دروستە بوو. ئێمە زۆر جار ئەڵێن بەخوای گەورە بۆ پێمان عەسان تەکرەها شەیئن وخەیڕ لەکم. وەڵڵی من خۆم و ئێوەش و لە قۆناغی مناڵی مڕاهەقەیە حەزمان لە هەندێک شت کردووە، خوای گەورە ڕێگری لێ کردووی نەبووە، جینایە ئێستا کارەسات ڕوویا ببووە. ئێستا پێ بەزەو عەقڵمان نەبوو، لەبەرەوە هەندێک شت هەیە تۆ حەزی لێەکەی بەڵام خراپە بۆت. ئەم خاتونەش بیرکردنەوەکانی غەڵەتە، ئەژینا مناڵی خۆی خۆشەوە لێک تێنەگەیشتن هەیە لەگەڵم بەڕێزەیە. ئێستا ئەم بۆ پاراستنی ماڵەکە بۆ پاراستنی ئەمە بۆ بە تەڵاقان نەدێ، ئەم شتاناکە ئەم تەفسیری غەڵەتی بۆکە لێگانەوەی خراپی بۆکە ئەڵێ تەداخل لە ژیان ماکە ئەواکە کەواتە یەکەم لێکدانەوە ئینسانەکانە، دووەمە و خیبرە و شارەزایی هێدی، سێ چۆنێتی پاراستنی خێزانە چۆن لێ تێگەی هەیە بەدەستی خۆی ماڵی خۆی کاولەکە نازانێت وەختێکە زانێ دەستم شکە من بۆ ئەمەم هێنایە ماڵی خۆمەوە. ئەمە وەختێک دەستیە سووتال الحەمدولله خوا ڕەحمی پێ کردو پیاوەکەی باز بووە. ئەگەر پیاوەکەی لەوانە بووە سەر بە دەرە و شتی وا بووە عیلاقی لەگەڵ هەر چوار ڕەفیقەکانی دانا، وەختێک دەزانی ئەمی هەمالە کردوت تەڵاق و لێکجابوونەوە ڕووی ئەیە و کارەسات و مناڵەکانم بە قوربان. بەس الحەمدولله پیاوەکەی ئینسانێکی بەویژدانە، لەخوا ئەترسێ، زەمیری هەیە، شەرەفی خۆی بەلاو مهمە و شەرەفی خەڵکی بەلاو مهمە، ئیستیغلالی زوعف و لاوازیە ئافرەتانی نەکردووە. دەبێ وە ڕێزی بگرێ، ئەبێ گوێی لێ بگرێ، بەڵام لە هەمان کاتیشە هەندێک شت ئازادە چیەکە بیکە. لەبەرەوە بەتەنیا هۆکار بڕوان ناکەم هۆکارەکە بەس ئەو هۆکاری سەرەکیە، بەس لێکدانەوەی ئەم و تعاملکردنیان لەگەڵ یەکتریا و تەفسیری بۆ شتەکان و کاریگەری کەسانی تر و ڕاگەیاندنەمانەمی دەوریان هەبووە.